لە مەراسیمێکدا لە شاری سلێمانی ڕێزلێنانی تایبەت بە باڵوێزی کللتوری جلوبەرگی کوردی بۆ ئافرەتێکی کورد لە پای هەوڵە و ماندووبوونی بۆ ناساندنی کللتوری جلی کوردی ئەنجام درا. لارا دزەیی وتی خۆی بە خۆشحاڵ دەزانێت و پرۆژەی داهاتووی فراوانکردنی براندەکەیەتی. زۆر دڵخۆشم، زۆر خۆم بە بەختەوەر دەزانم کە خەڵاتی باڵوێزیم پێبەخشرا و زۆر دڵخۆشم لە شاری سلێمانی، لە شاری هونەری و ڕۆشنبیری و هەڵمەت و قوربانی هەموو ئامادەبوون. زۆر دڵخۆشم. دیزاینەکانە کوردەواریەکی تاوی پێوە دیارە، خەونێکی مناڵی بوو یا چۆن بوو؟ ئەوە خەونێکی مناڵی بوو، وەکو لە ڕێزێنەکەی باسم کرد، هەر لە مێژە ئەو بیرۆکەم لە خەیاڵ بوو، بەڵام بەو دوایەی زیاد لە پێویست بیرم لێ دەکردەوە. بڕیارمدا کە دەستی پێ بکەم خولیاکەی خۆم دەربڕێنم، خۆشەویستی خۆم دەربڕێنم، دیزاینەکان پێشکەش بکرێ بە هەموو جیهان، چونکە هەر لە خەیاڵم دیزاینم دەکرد دەبووە بیان کەمە ڕاستی. پرۆژەی داهاتوو چییە؟ پرۆژەی داهاتووم و سەرقاڵم بە کۆلەکشنی چوارەمم بە ناوی دارستان، براندەکەم فراوانتر دەکەم و ساڵی دابێ کۆلەکشنی دارستان پێشکەش دەکرێت. دیزاینەکانە هەر لە جلی کوردیا خۆیان بینێتەوە یا لە جلوبەرگی مۆدێرنیشە؟ نا، دیزاینەکانم هەموو بەیستی کوردەواریە، بەڵام تۆزێ مۆدێرنی دەکەم، چونکە پێم گرنگە تۆزێ گۆڕانکاری لێ بکرێ، بەڵام گۆڕانکاری بە حیساب. دیزاینەکانێک هەر کوردیە یان مۆدێرنی تێکەڵاوەکەیت؟ نام، دیزاینەکانم هەموو کوردینە، تۆزێ مۆدێرنی تێکەڵاو دەکەم بە ئەکسەسوارەکان و زێڕ و ئەو شتانە بەکاردێنم کە هەندێک، بەڵام هەر بە گشتی کوردەواریە، بەیسەکە دەبی کوردەواری بێ، بەڵام تۆزێکیش دەبی مۆدێرنی بکەم. ئەو کەرەستانە لە ناوخۆی هەرێمی کوردستان دەست ئەکەوێ یا دەستکەوتنیان زەحمەتە چۆنە؟ ناکرد لە کوردستانیش دەستم دەکەوێت، لە دەرەوەی کوردستانیش داوا دەکەم تێکەڵا. هونەرمەند هۆمەر دزەیی وتی نەک جلوبەرگ پێویستە هەموو شتێکی کورد بە جیهان بناسەندرێت. وڵای من شانازی پێەکەم لارە هەر لە مناڵیەوە وەکو خۆشی باسی کرد، لە مناڵیەوە دیار بوو هەستی هونەرمەندی هەبوو، باوکاسا دیارە، لەبەرەوە من ئێستێکە دەستی بۆ کارە کردووە، زۆر 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 دڵخۆشم و زۆر شانازی بە کارەکانی وەکەم و هیوای سەرکەوتنی بۆ دەکەم لەو کارەدا. تا چەندە گرنگە کللتوری کوردی بە وڵاتان؟ وەڵاهی نەکەر کللتوری کوردی، هەموو شتێکی کوردی گرنگە کە وڵاتان دینا بناسێنرێن، لە سیاسەتە، لە کولتورە، لە زمانەوانیە، لە دیمەنە، لە جوانی کوردستانە، ئەمانە هەمووی بن هەر کەسە لە بواری خۆی بتوانێت خزمەتێک بکە لەم بوارەی کە تایبەتمەندی تیا هەیە، بۆ ئەوەی وڵاتەکەمان پێشکەش بە جیهان بکەین کە وڵاتێکی خۆشەویست و وڵاتێکی جوان و ئێمەش دۆستی هەموو ملەتانی جیهانین. ئامادەبوانی مەراسیمەکە خۆیان بە خۆشحاڵ دەزانن کە کللتوری کوردی بە جیهانی دەرەوە بناسەندرێت و بە زیندووکردنەوەی کللتوری جلوبەرگی کوردی دادەنێن. خۆشحاڵین کە ئەمڕۆ هاتین بینەری کارەکانی خات و لاراب کە لافتنی مایشی پاریزا کارەکانی لەوێ زۆر زۆر ناوازە بوون، زۆر زۆر جیاواز بوون، هەم کللتوری کوردی ڕەسەنی پێوە دیار بوو، هەم مۆدێرنیشی پێوە دیار بوو. هەنی خۆشحاڵین کە خاتونێکی کورد لەو ئاستەیە ببینین کە لافتنی مایشی پاریزدا کارێکی وا ناوازە پێشکەش بکە. بە دڵنیایی چونکەکو بەدەرین لە هیچ وڵاتێکی کە ئێمەش خۆشحاڵین کە کللتوری خۆمان بناسێنین بە هەموو جیهان و بە خۆشحاڵی و خات و لارا توانی لە ماوەیەکی کەمە ئەو جلوبەرگە کوردی ڕەسەنە بە هەموو دڵنیا بناسێنێ. خۆشحاڵ بووم بەڕاستی. سپاسی لەکەین، دەستخۆشی لەکەین.
سەرەتا بە خێراتنتانەکەم دەستخۆش بۆ ئیڤێنتە بەڕاستی ئەمە کارێکی زۆر باشە سەرکەوتوانەیە ینی ئەو پەڕی خۆشحاڵیە کە جلوبەرگی کوردی کەلتوری کوردی بە وڵاتان بناسرێ ئێمەش وەکو هەموو وڵاتانی تر خاوەنی کەلتور و جلوبەرگی خۆمانین زۆر پێخۆشحاڵم یعنی حەزمە کرد بگریم کە باسیە کرد کە ئاو بە وڵاتانی ئەناسێنێ سەرکەوتوو بێ جێ دەستیان دیار بێ. خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵمانە چەند شیرینە بۆچی جوانی ژیان ئەم خاکە جوانە. ئەمڕۆ ئێمە وەکو گروپی خانمانی سلەیمانی بەشداریمان کرد لە مەراسیمی ڕێزلێنان لە خاتولارە بەڕاستی کارەکانی زۆر جوانە زیندووکەرەوەی کەلتوری جلوبەرگی کوردی خانمانە بە تایبەتی وەکو دیقەتمانە لەم ساڵانەی دواییە خەریک و جلی کوردی بە شێوازە جوانە ئەسڵەکەی خۆی نەئەمە بەڵام بە خۆشبەختانە خاتولارە توانی بە دیزاینە جوانەکانی کارێکی زۆر جوانی کرد هیوای سەرکەوتنی زیاتر و زیاتری بۆ خوازین بەڕاستی ئیشەکانی زۆر جوان بوو سپاس بۆ ئێوەش. ئەوەی خاتولارە کردی وەک ئافرەتێکی کورد تەنها خەونێکی منداڵی بووە توانی بیکاتە ڕاستی و جلوبەرگی کوردی بکاتە ناوێکی دیار و گرنگ لە تەواوی جیهاندا و بتوانێت لە ڕێگەی دیزاینەکانیەوە چیرۆکی کورد و مێژووی گەلی کورد بە جیهان بناسێنێت. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە